بسم الله الرحمن الرحيم. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی. ناوی کتێب سینی شانەی منافقان، نووسینی دکتۆر عائید القەرەنی، وەرگێڕانی نەوە محەممەد سعید، چاپی پێنجەم. بڵاوکردنەوەی نووسنگەی تەفسیر بۆ بڵاوکردنەوە ڕاگەیاندن. نەخشەسازی ناوەڕۆک جومعە سەدیق کاکە، نەخشەسازی و بەرگ ئەمین مخلص. تیراژ 5,000 دانە. ژمارەی لاپەڕ 40 لاپەڕ. خوێندنەوەی محەممەد کۆیی. کارە دەنجەکان هاوکار محەممەد حەسەن. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. پێشەچی لاپەڕە 5. سوپاس و ستایش بۆ خوای پەروەردگار. هەزاران درود و سڵاو بڕژێ بەسەر پێغەمبەر و هاوڵانی و شوێنکەوتوانی تا ڕۆژی دوایی. لە ڕاستیدا دەرد و نەخۆشی منافقی لە هەموو دەرد و نەخۆشیێکی تر لەسەر دڵ و دەروون کاریگەرترە کە چارەنووسی ڕۆژی دوایی مرۆڤ دیاری دەکات. ئەمڕۆژ لەبەر پابەند نەبوونی خەڵک بە بەندەکانی ئیمان و نەبوونی تەقوا سیفەتێکی زۆر بڵاو و تەشەنەکراوە لە کۆمەڵگادا کە لەم نامیلکەیەدا سینی شانی منافقان لەژێر تیشکی قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلمدا باس کراوە کە دەبێ مسلمانان بە یارمەتی خوا خۆیانی لێ دوورە پەرێز بگرن و نەهێڵن ئەم نیشانە لە خۆیان بێتە دی و تەشەنە بکات. هەروەها دەبێ ئەم نیشانانە لە خۆشم بەرجەستە نەبێ. لە خوای باڵا دەست داواکارم ئەم کاری وەرگێڕانم بۆ بکاتە مای سوودمەندبوونی بۆ ڕۆژی دوایی و سەربەرزی هەردوو ژین. وەرگێڕ 7/1/2013. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. نیشانەی یەکەم درۆکردن. لاپەڕە 9. ئیبن تەیمیە دەڵێ درۆکردن ڕوکنێکە لە ڕوکنەکانی کوفر. هەروە دەڵێ خوای گەورە کە لە قورئان باسی نیفاق دەکات یەکسەر لەگەڵ ئەویشدا باسی درۆ دەکات. بە هەمان شێوە گەر باسی درۆ بکات لەگەڵ ئەم وشەیەدا باسی نیفاق دەکات. وەک دەفەرمێ والله يشهد إن المنافقين لكاذبون. واتە خوا شاهیدە کە ئەو ناپاک و دوڕوانە باوەڕیان بە تۆ نییە. جا ئەگەر درۆ بە شێوەی سوعبەت یا ڕاستی بکرێت یان بۆ فێڵ یان بۆ ئەنجامدانی کارێک بکرێت ئەوە لقێکی دووڕوویە. نیشانەی دووەم ناپاچیکردن لە پەیمان. بەڵگەش لەسەر ئەمە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەفەرمێ وإذا عاهد غدر رواه البخاري. جا هەر کەسێک پەیمان بداتە مسلمانێک یان کافرێک یان کارێکی پێ بسپێردرێ پاشان خیانەتی تێدا بکات ئەوە شایەتی نیفاق لەسەر خۆی دەدات. و هەروەها هەر کەسێک پەیمان بەژنەکەی یان کوڕەکەی یا هاوڕێکەی بدات پاشان بەبێ هەبوونی عوزری شەرعی بەجێی نەگەیەنێ و خیانەتی تێدا بکات ئەوە کردەوەکەی دەبێتە ڕوکنێک لە ڕوکنەکانی نیفاق. نیشانەی سێم بێبەڵێنی. هەر کەسێک بەڵێن بە برای مسلمانی بدا و پاشان لە کاتی خۆیدا بەجێی نەگەیەنێ یان کەسێک بەڵێنی پێدای لە کاتی دیاریکراو وەک لە کاتژمێر ئەوەندە یان ڕۆژێک یان فلانە شوێن پاشان بەبێ عوزر بەڵێنەکەی بەجێ نەهێنا ئەوە بزانە ئەو کەسە لقێکی منافقی تێدایە. نیشانەی چوارم تەمبەڵیکردن لە عیبادەت. وەک خوای گەورە دەفەرمێ لە سوورەتی نیسا ئاەتی 142 وإذا قاموا إلى الصلاة قاموا كسالى. واتە منافقان گەر بۆ نوێشکردن هەستن بە سستی و تەمبەڵیەوە هەڵدەستن. جا ئەگەر کەسێکت بینی بۆ نوێشکردن یا بۆ ڕیزی پێشەوە یان لە زیکرکردن یان لە بانگەوازی بۆ ئیسلام یان لە کۆڕی خێر و چاکەدا تەمبەڵی و سستی دەنماند بزانە ئەو کەسە وەسوەسە لە نەفسیدایە. شەیتان دەیەوێ هێلانەی تێدا دروست بکات با ئاگاداری خۆی بێ. ئەو کەسەی دوور کەعاد نوێژ دەکات مانەی وانیە لە منافقی بە دوورە، چونکە منافقی سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ پێغەمبەر نوێژیان دەکرد بەڵام نوێژەکەیان بە تەمبەڵیەوە ئەنجام دەدا. نیشانەی پێنجەم ڕیاییکردن لە عیبادەتدا. خوای گەورە لە سوورەتی نیسا ئاەتی 142 دەفەرمێت يراءون الناس ولا يذكرون الله إلا قليلا. واتە ئەوانەی ڕیایی و ڕووپامایی بۆ خەڵکی دەکەن زۆر کەم یادی خوا دەکەن. بابزانین ڕیاییکردن چۆنە. ڕیاییکردن ئەوەیە کە لە پێش چاوی خەڵک خۆی دەردەخا گوایە بە تەقوایە کە بە تەنهاش نوێژ دەکات بە خێرایی ئەنجامی دەدا کە لە کۆڕ و مەجلیسێکدا دنیشێ ئەدەب و عیبادەت و زوهدی تێدا بەدی دەکرێت بەڵام کە لێیانەوەدا دەبڕێ بە پێچەوانەوە ڕەفتار دەکات.
هەر کارێک یان قسەیەک دەکات لە پێناوی خەڵکی دەیکات و ڕیایی دەکات، ئەمەش لە نیشانەی منافقیە. هەروە ڕیایی بە شیرک دادنرێ، وەک پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ الرياء شرك، رواه أحمد بسند جيد وابن ماجه. نیشانەی شەشەم بەپەلە نوێژکردن، وەک پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ تلك صلاة المنافق يقرأ 4 ركعات، أخرجه مسلم. نوێژکردن بە خێرایی کە هیچ ملکەسی و ترسی خوای تێدا نەبێ، هەروەها کەممانەوە لە نوێژدا و کەم زیکر و یادکردن لە نوێژ و نەبوونی هەیبەت و بیمی خوای گەورە دڵدا نیشانی منافقیە. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. نیشانەی حوتەم کەم یادکردنی خوا. منافقان یادی خوا دەکەن، بەڵام بە کەمی زیکر دەکەن، وەک خوای گەورە دەفەرمێ لە سوورەتی ئەنیساء ئاەتی 142 ولا يذكرون الله إلا قليلا. واتە زۆر بە کەمی یادی خوا دەکەن. لێرەدا خوای گەورە نەیفەرمووە یادی خوا ناکەن، بەڵکو فەرموویەتی یادی خوا بە کەمی دەکەن. لە ئیبن سەلاحیان پرسی کە بە محەدیسی شافعی دادەندرێت سنووری یادی خوا چییە؟ ئەویش گوتی هەر کەسێک ئەو زیکرانە بخوێنێ کە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم وەرگیراون، ئەوا زیکری خوای زۆر کردووە. هەروەها هەر کەسێک زیکرەکانی پاش نوێژی بەیانی و ئێواران و زیکرەکانی خواردن و خواردنەوە و هەستان لە خەو و بینینی بروسکە و باران و چوونە ناو و هاتنە دەرەوەی مزگەوت بخوێنێ، ئەوە یادی خوای گەورەی زۆر کردووە. باشترین کتێبی زیکرکردن الأذكار نەوەوی و الوابل الصيب ابن قەیم و الكلم الطيب ابن تەیمیە. نیشانەی هەشتەم توانزگرتن لە بڕواداران. ئەوەندەی باسی مسلمانان دەکات، هێندە باسی جوولەکە و گاوران ناکات. هەروەها گاڵتە دەکات بە بڕواداران بە مەبەستی توانزگرتن و لاساییان دەکاتەوە. نیشانەی نۆیەم گاڵتەکردن بە قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. منافقان هەردەم گاڵتە بە قورئان و سنەتی پێغەمبەر دەکەن صلی الله عليه وسلم. خوای گەورە دەفەرمێ ولئن سألتهم ليقولن إنما كنا نخوض ونلعب قل أبالله وآياته ورسوله كنتم تستهزئون لا تعتذروا قد كفرتم بعد إيمانكم. واتە ئەی پێغەمبەر بەو منافقانە بڵێ ئەوە بەخوا و ئاەتەکانی خوا و پێغەمبەرەکەی گاڵتە دەکەن، بێسوودە پاکانە مەکەن، چونکە ئێوە بێباوەڕ بوون. دوای ئەوەی لە ڕواڵەت باوەڕتان هێنابوو عوزر دەهێننەوە، ئێوە پاش ئەوەی باوەڕتان هێنا بەم گاڵتەکردنە کافر بوون. جا خوای گەورە ئەم ئاەتی لەسەر کۆمەڵێک منافقان ناردە خوارەوە کە لەگەڵ پێغەمبەر نوێژیان دەکرد و ڕۆژیان دەگرت و جیهادیان دەکرد، بەڵام لە کۆڕی سەمەردا دادەنیشتن و یەکێکیان قسەی بە هاوڵە بە ڕێزەکان دەیگوت هیچ کەسێکمان وەکو ئەو سەحابیانە نەدیوە کە چاویان لە زگ پڕکردن و ترسنۆچی بێ. جا خوای گەورە ئەو منافقانی بە کافر دانا و ڕیسوای کردن. هەروەها گاڵتەکردن بە جلوبەرگ و سیواک و ڕیش و هەیئەت و حەدیث مرۆڤی پێ کافر دەبێ. نیشانەی دێم سوێند خواردن بە درۆ. خوای گەورە دەفەرمێ اتخذوا أيمانهم جنة، واتە منافقان سوێند دەکەنە پارێزگار و پاکانە بۆ درۆیەکانیان. گەرداوی شتێک لە منافق بکرێ یەکسەر سوێند دەخوا، ئاسانترین شت لای ئەو سوێندە کە بە درۆ بیخوا. دەبینی غەیبەتی یەکێک دەکات، غەیبەت کراوەکەش دەویستێتەوە و پێی دەڵێتەوە کە ئاوات گوتووە، ئاویش دەڵێ بەخوا ئەم قسەیەم پێ نەگوتووی. یان بە کەسێک دەڵێ بەخوا تۆ خۆشەویستترین کەسی لای من، کەچی لە ڕاستیدا درۆ دەکات و سوێندەکەی دەکاتە پاکانە بۆ خۆی. هەروە لە نیشانەی منافقان ئەوەیە کە لە هەموو خەڵک زیاتر سوێند بە درۆ دەخوات. نیشانەی 11 ماڵبەخشین بە ناوەدڵی. منافق ماڵ دەبەخشێ بەڵام بەدڵ پێی خۆش نییە، یان خێر دەکات یان مزگە و دروست دەکات بۆ ناوبانجیە و لە دڵیەوە پێی ناخۆشە. بەڵام مسلمان کە ماڵ دەبەخشێ سینجی فراوان دەبێ و سوپاسی خوا دەکات. نیشانەی 12 بەکەمدانانی مسلمانان. لە نیشانەی منافقان ئەوەیە کە مسلمان بەکەم و سوک دەردەخات، هەردەم ڕەشبین و دەڵێن کافرەکان لە مسلمانان بەهێزترن. بەگاڵتەوە دەڵێن ئایا مسلمانان دەتوانن شەڕ لەگەڵ ئەمریکا بکەن کە خاوەنی سەکی ئەتۆمیە؟ دەڵێن ناتوانن جەنجیان لەگەڵ بکەن. دەڵێن ئێمەی مسلمان هەر لە مەینەتی و ناخۆشی داین، بەڵام ئەوان نازانن کە خوای گەورە بەندەکان سەردەخات، وەک دەفەرمێ ينصركم الله فلا غالب لكم. واتە گەرخوا سەرکەوتنتان پێ ببەخشێت ئەوە هیچ کەس ناتوانێت سەرکەوێت بەسەرتاندا. هەروەها نازانن کە عیزەت تەنها لە لای خوایە. هەروە لە نیشانەی منافقان ئەوەیە
کە گوێی لەوە دەبێ گەنجان ڕوو لە جیهاد دەکەن دەڵێ ڕاموایە کە نەچنە جیهادکردن، یان گەریەکێک ببینێ بڕوات بۆ محازەڕە دەڵێ باوەڕ ناکەم ئەم محازەڕەیە سوودی هەبێ. ئەمە هیچی تێدا نییە، تەنها ئەوە نەبێ ئیتەقوا الله ئیتەقوا الله. یان بە هاوڕێکانی دەڵێ لەم دەرسانە ئامادە مەبن لەبەر ئەوەی هەردوو بارەیە، پێویستە لەسرت لە ماڵەوە بمێنیەوە. کاتی خۆت لە پێناو چەند شتێک بە فیڕۆ مەدە کە لەم کتێبانەدا هەیە. جا ئەم قسانە هەمووی بەسەر شۆڕکردن و سوکردنی موسڵماناندا دەندرێ. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. نیشانەی سێزدەم، ڕوودا و گەورەکردن. خوای گەورە لە سوورەتی ئەلئەحزاب ئایەتی 16 دەفەرمێ لئن لم ينته المنافقون والذين في قلوبهم مرض والمرجفون في المدينة لنغرينك بهم ثم لا يجاورونك فيها إلا قليلا. واتە ئەگەر دووڕووەکان و دڵنەخۆشەکان پروپاگەندەچیەکان لە مەدینە کۆڵ نەدەن، مۆڵەت و هانی تۆ دەدەین کە تۆڵەیان لێبستێنی، لەوە و دووە زۆربەیان دەربەدەر بکەیت، کەمێکیان نەبێ لە شەڕدا نەمێننەوە. یەکێرە نیشانەی منافقان ئەوەیە کە شتی بچووک گەورە دەکات، کە گوێی لە کوشتنی مجاهیدێک دەبێت دەڵێ گوێم لێبوو کە 100 مجاهید کوژراوە، ویان گەر گوێی لە هەڵەی زانایەک بوو لە مەسئلەیەکی لابەلایی دەڵێ خوا ئێمە و ئەویش هیدایەت بدات، هەڵەی زۆرە. یان گەردایەک قسەی کرد بێ ئەوەی ئەم داعیە بەمەبەست یان توانس قسە بکات، ئەوە ئەو کەسە دێ لە ناو مەجلیسدا باسی دەکا و دەڵێ گوێتان لێ نەبوو فڵانە کەس چی گوت، کەچی لە ڕاستیدا ئەو داعیە کەسێکی زۆر چاکە و فەزڵ و چاکەی هەیە، بەڵام ئەم منافقە باسی ناکات. نیشانەی چواردەم، ڕەخنەگرتن لە قەدەری خوا. خوای گەورە لە سوورەتی ئالی عیمران لە ئایەتی 168 دەفەرمێ الذين قالوا لإخوانهم وقعدوا لو أطاعونا ما قتلوا قل فادرءوا عن أنفسكم الموت إن كنتم صادقين. واتە ئەوانەی بۆی دانیشتن و نەچون بۆ جەنگ بە براکانی خۆیان گوت ئەگەر ئەوانە واتە شەهیدان بە قسەی ئێمەیان بکرد بایە نەدەکوژران. ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێیان بڵێ دەیکەواتە مردن لە خۆتان دوور بخەنەوە ئەگەر ڕاست دەکەن. لەو کاتەی موسڵمانەکان دەچوون بۆ جەنگی ئوحود، منافقەکان پێیان دەگوتن دەرمەچن و جەنگ مەکەن، لەگەڵ ئێمەدا دانیشن، بەڵام موسڵمانەکان چوون و شەهید بوون. جا منافقەکان لە کۆڕ و مەجلیسدا دەیان گوت ئێمە ئامۆژگاریمان کردن و پێمان گوتن، بەڵام بە قسەی ئێمەیان نەکرد، ئاجینا نەدەکوژران. لەبەر ئەوەی منافق هەردەم ڕەخنە دەگرێ بە قەدەری خوا ڕازی نییە. ئەگەر ناخۆشی و بەڵایەکی توش بوو دەڵێ ئەمە چۆن دەبێ، گەر من ئاوام بکردایە ئاوا دەبوو لۆمەی خەڵک دەکا. بەڵام ئیماندار دەڵێ بڕوان بەخوا هێناوە و ملکەتی فەرمانەکانیم، بڕوادار دەزانێ هەر شتێک بەسەری دێ بە قەزا و قەدەری خوایە. لە کتێبی ئیمام موسلیمدا هاتووە لە سوهەیبەوە کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی عجبا لأمر المؤمن إن أمره كله خير إن أصابته سراء فشكر كان خيرا له وإن أصابته ضراء صبر وكان خيرا له وليس ذلك إلا للمؤمن. واتا كاري مسلمان ما يسر سرمانه همو كاروباري خيره، گەرتوشی خۆشی و سوپاسی خوا دەکات کە ئەوەش بۆ ئەو خێرە، گەرتوشی بەڵاو ناخۆشی بوو ئارام دەگرێ، ئەم پاداشتەش تەنها بۆ بڕوادارە. نیشانەی پازدەم، بە خراپە باسکردن و زمان لێدان لە پیاوی باش و چاک. ئەم جۆرە سیفەتە وەک غەیبەت وایە. خوای گەورە دەفەرمێ لە سوورەتی ئەلئەحزاب ئایەتی 19 فإذا ذهب الخوف سلقوكم بألسنة حداد أشحة على الخير. واتە گەر شەڕ و ترسیان لەسەر لادرا ئەوە ئازارتان دەدەن بە قسە و زمانێکی تیژی وەک شمشێر. جا منافق ئەگەر پشتی لە بڕواداری ساڵح کرد ئەوە بە زمانێکی تیژی وەک شمشێر باسی دەکات. گەر پێی بڵێ ڕەئی چۆنە بەرامبەر فڵانە کەس، دەڵێ خوا لە ئێمە و ئەویش خۆش بێ. جا ئەم دوعایە دەکات کە مەبەستی شتێکی ترە، ئەویش خوا دەزانێ. نیشانەی 16 دواکەوتن لە نوێژی جەماعەت. لە ئیبن مەسعودەوە کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی وما يتخلف عنها إلا منافق معلوم النفاق أخرجه مسلم. واتا کەسێک لە نوێژی جەماعەت دوا ناکەوێ مەگەر منافقێکی دیار و ئاشکرا نەبێ.
زاگەرێکێکی لەش ساغ و بەهێز و دەست بەتاڵ و عوزری شەرعی نەبێ و گوێی لە بانگ و نەچوو بۆ مزگەوت ئەوە شایەتی لەسەر بدە کە منافقە. نیشانەی حەفدە بڵاوکردنەوەی خراپەکاری بەناو ئەوەی کە چاکە دەکات. خوای گەورە لە سوورەتی ئەلبەقەرە لە ئاەتی 11 و 12 دەفەرمێ: وإذا قيل لهم لا تفسدوا في الأرض قالوا إنما نحن مصلحون ألا إنهم هم المفسدون ولكن لا يشعرون. واتە ئەوانە کاتێک پێیان دەگوترێ تۆوی گوناه و تاوان و گوناهکاری مەچێنن لە زەویدا، دەڵێن بەڕاستی ئێمە چاکسازی دەکەین، ئاگادارین بەڕاستی هەر ئەوان تۆوی خراپەکاری دەچێنن، بەڵام بەهۆی لوتبەرزی و دەردەداریانەوە هەستی پێناکەن و خۆیانی لێجێل دەکەن. لە ڕووکاری ئەم نیشانە ئەوەیە دەبینی یەکێک هەوڵی ئەوە دەدا نێوانی خەڵک تێک دەدا و دوزمانی دەکات یان شایەتێکی بەدرۆ دەدات. جا ئەگەر پێ بڵێ فڵان کەس بۆ لە خوا ناترسی ئەم کارە دەکەی، ئەویش دەڵێ بەخوا دەمەوێت چاکەکاری و چاکسازی بکەم، کەسی لە دڵی دامەبەستی گەندەڵی و فەساد بڵاوکردنەوەیە. نیشانەی هەژدەم ناوە و دەرەوەی واتە ظاهر و باطینی وەکیەک نییە. خوای گەورە لە سوورەتی المنافقون لە ئاەت 1 دەفەرمێ: إذا جاءك المنافقون قالوا نشهد إنك لرسول الله والله يعلم إنك لرسوله والله يشهد إن المنافقين لكاذبون. واتە ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، کاتێک ناپاک و دوڕۆکان دێن بۆ لات پێت دەڵێن ئێمە شایەتی دەدەین کە تۆ پێغەمبەری خوای، لە حاڵێک کە خوا چاک دەزانێت کە تۆ پێغەمبەری ئەویت، لە هەمان کاتدا خوا شایەتی دەدا کە ئەو ناپاک و دوڕوانە درۆزنن. منافقان ئەوانە بوون کە بەڕواڵەت باوەڕیان بە پێغەمبەر هەبوو، دانیان بە ڕاستیدا دەهێنا، بەڵام لە ناوە و لە باتندا ڕاستیان نەدەکرد. داخوای باڵەدەست بە دروی خستنەوە و شایەتی ڕاستیەکانی ڕواڵەتەکانیان خستنی ناو دۆزەخ. لەبەر ئەوە هەر کەسێک بەم جۆرە خۆی دەرخات واتە ظاهر و باطینی وەک یەک نەبێ، ئەوە نیشانەی منافقی لەسەر دێتە دی. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. نیشانەی 19 ترسان لە شت ڕوودان. خوای گەورە لە سوورەتی المنافقون لە ئاەتی 4 دەفەرمێ: يحسبون كل صيحة عليهم. واتە ئەوەندە لە ترس و بیمدا دەژین، هەر هاوار و بانگێک بکرێت هەر باسێک بێتە پێشەوە وا دەزانن دژی ئەوانە. ئەم جۆرە کەسانە هەردەم دەترسن شتێک ڕوو بدات. جا ئەگەر نرخی شتومەک بەرز بووە لە کۆڕ و مەجلیساندا دەگرین و دەڵێن ئەرێ گوێتان لێ نەبووە نرخی برنج و شەکر و هەتا دوایی چۆن بەرز بۆتەوە، ئەو کەسانە تەنها خەمی زجیانە و گوێ نادەن بە بانگەوازی و سەرکەوتنی ئیسلام و فەرمان بە چاکە و قەدەغەکردنی خراپەکاری لە هەر شوێنێک شتێک ڕووبدات دەترسن. گەر مەیدانی جەنگ بە 1000 کیلۆمەتر لێیانەوە دوور بێت لە ترسان دەلەرزن، بەڵام مسلمان نەفس و گیانی خۆی بەخوا فرۆشتووە و لە مەیدانی جەنگ پێدەکەنێ. نیشانەی 20 عوزرهێنانەوە بەدرۆ. لەو کاتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ویستی جەنگ لەگەڵ بەنی ئەلئەسفەردا بکات لە جەنگی تەبوک، بە جەدی کوڕی قەیسی فەرموو کە لە گەورە پیاوانی بەنی سەلەمە بوو، وەرە لەگەڵ ئێمە دەرچەوە بۆ جیهادکردن. بەڵام ئەو بە پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم گوت من لە خۆم دەترسم لە فیتنەی ئافرەتانی بەنی ئەسفەر. جا ئەم جۆرە عوزرهێنانەوە نیشانەی منافقیە. نیشانەی 21 فەرمانکردن بە خراپە و قەدەغەکردنی چاکە. خوای گەورە لە سوورەتی ئەتەوبە ئاەتی 67 دەفەرمێ: المنافقون والمنافقات بعضهم من بعض يأمرون بالمنكر وينهون عن المعروف ويقبضون أيديهم. واتە دووڕوەکان لە پیاوان و ئافرەتان سەر بەیەکترن و وەک یەکن لەم ڕەفتارانەدا فەرمان بە گوناه و خراپە و تاوان دەکەن و قەدەغەی چاکە دەکەن و دەستیان دەنوقێن و ڕەزیلن. جا ئەو جۆرە کەسانە دەیانەوێ خراپەکاری و زینا و بەرەڵایی و وازهێنان لە حیجاب بڵاو بێتەوە و گۆرانی ناشەرعی و گۆڤاری ئافرەتی ڕوت و تریاک و هیرۆین بڵاو بێتەوە، کە ئەمانە هەمووی منکەرن و دەیانەوێ خێر و زانیاری و بانگەواز کەم بێتەوە. جا دەبینی خەڵکی وا هەیە پێی دەڵێ خوا وا دەفەرمێ و پێغەمبەر ئاوای دەوێ، ئەویش دەڵێ برام لێمان گەڕێ، ئێمە دەزانین دین چییە، خۆ ئێمە لە دین شارەزاین. نیشانەی 22 دەستگرتنەوە بە مەبەستی ڕەزیلی. منافقان لە هەموو کەسێ ڕەزیل و بەخیلترن،
بۆ خێرکردن. ئیوایان هەیە دەبینی بۆ دەعوەتێکی ناخواردن 60 ئاژەڵ سەردەبڕێ بۆ ناوبانگ دەرکردن، بەڵام گەرداوای بەخشینی ماڵی لێ بکەی بۆ خێرکردن و بۆ جیهادکردن یان بۆ پرۆژەیەکی خێر ئەوە 1000 دینارێکت بۆ دەردێنێ. خوای گەورە دەفەرمێ ويقبضون أيديهم واتە دەستیان دەنوقێن لە ماڵ و سامان بەشی کەس نادەن. نیشانەی 23 خوا لە بیرچوون. منافقان سیفەتیان وایە باسی هەموو شتێک دەکەن، تەنها باسی خوا ناکەن. باسی خێزان و منداڵەکانیان دەکەن و باسی گۆرانی و ئاوات و هەموو شتێک لە ژیانی دنیا دەکەن، تەنها خوا نەبێ. لە ڕاستیدا خوا لە بیرچوون گەورەترین بەڵایە کە منافقان تووشی بوون. خوای گەورە لە سوورەتی ئەتەوبە ئایەتی 67 دەفەرمێ نسوا الله فنسيهم واتە ئەوانە خوایان فەرامۆش کردو و لەبیر خۆیان بردۆتەوە، خوش ئەوانی پشتگوێ خستووە. خۆشەویستانی خوا هەردەم خوایان لەبیرە و یادی خوا زۆر دەکەن، بەڵام منافق یادی خوا کەم دەکا و خوای لەبیر دەسێ، خوای گەورەش ئەو کەسە پشتگوێ دەخا. نیشانەی 24 بە درۆزانینی بەڵێنی خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم. خوای گەورە لەسەر زمانی منافقانەوە لە سوورەتی الأحزابدا دەفەرمێ وإذ يقول المنافقون والذين في قلوبهم مرض ما وعدنا الله ورسوله إلا غرورا. واتە بەڵێنی خوا و پێغەمبەرەکەی تەنها بۆ هاندان بوو، کوا هیچ هاتەدی؟ هۆی هاتنە خوارەوەی ئەم ئاەتە ئەوە بوو کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دەنجی ئەحزاب لە کاتی هەڵکەندنی چاڵدا ئامادە بوو. لەو کاتەدا یەکێک لەو ساڵانە بەردێکی کەوتە بەر کە نەدەهاتە دەرەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم بە پاچێکەوە چوە ناو چاڵەکە و بە پاچەکەی لە بەردەکەی دەدا و تروسکەیەکی لێ پەیدا بوو. دووبارە لی دەدا و تروسکەیەکی لێ پەیدا دەبوو. فەرمووی دوو گەنجینە سوور و سوێکە کە دەبێتە مڵکی ئومەتی من. منافقەکان لە دەوری چاڵەکە بوون و دەیانگوت تەماشاکەن بەڵێنی گەنجینەی کیسرا و قەیسەرمان پێدەدا لە حاڵێکدا کە هیچمان لە ترسا ناوێرێ میز بکە. ئەوەش یەکێکە لە سیفەتەکانی منافقان. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. نیشانەی 25 گرنگیدان بە زاهیر و فرامۆشکردنی باڵین. دەبینی منافقان لە ڕواڵەتدا جلوبەرجیان جوانە، بەڵام ناخیان گەندەڵ و فاسیدە. ئێمە ناڵێن خۆت پشتگوێ بخە لە جوانی لە جلوبەرگ، بەڵکو دەبێ مسلمان خۆی بۆن خۆش بکە و جوانترین جلوبەرگ لەبەر بکە. لەگەڵ ئەوەش دەبێ ناخی خۆی بە زیکر و چاودێریکردن و دڵسۆزی و ڕاستگۆیی لەگەڵ خوادا جوان بکە تا جوانی ڕواڵەت و پاچی ناخ یەک بگرێتەوە. نیشانەی 26 شارەزانەبوون لە دین. ئەوەی کە منافقی پێجیا دەکرێتەوە بریتیە لە شارەزانەبوونیان لە دین و لە هیچ شتێک لە کاروباری دیندا دەزانێ ئۆتۆمبیل چۆن کار دەکات یان دەزانێ دەوڵەتەکانی جیهان پایتەختەکانیان ناویان چییە، بەڵام گەر لەبارەی دینەوە پرسیاری لێ بکەی هیچی لێ نازانێت. هەروەکو خوای گەورە لە سوورەتی المنافقون لە ئاەتی 7 دەفەرمێ ولكن المنافقين لا يفقهون. واتە دووڕووەکان ئەم ڕاستیت هێناگەن و لە ڕاستیەکان سەر دەرناکەن. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ من يريد الله به خيرا يفقهه في الدين رواه البخاري ومسلم. واتە هەر کەسێک خوا چاکەی بۆی بوێ لە دین شارەزای دەکات. نیشانەی بڕوادار ئەوەیە کە خۆی لە دین شارەزا دەکات، هەردەم هەوڵ دەدا شتێک سوود و خێری تێدا بێ ئەنجامی بدات. منافق حەز ناکات لە کۆڕ و دانیشتندا باسی عیبادەت و نوێژ بکرێ، وا دەزانێ بە زمانێکی تر قسە دەکەن و پێی ناخۆشە باسی ئەم بابەتانە بکرێ. نیشانەی 27 دڵخۆشبوون بە هاتنی بەڵاو ناخۆشی بەسەر بڕواداران و غەم و پەژارە دەڕوین بە خۆشی ئیمانداران. خوای گەورە دەفەرمێ لە سوورەتی ئەتەوبە ئاەتی 50 إن تصبك حسنة تسؤهم وإن تصبك مصيبة يقولوا قد أخذنا أمرنا من قبل ويتولوا وهم فرحون. واتە ئەی پێغەمبەر گەر تووشی خێر و بێرێک ببی ئەوە پێی دڵتەنگ و سەغڵەت دەبن،
خۆ ئەگەر تووشی بەڵام ناخۆشی ببێ دەڵێن ئێمە پێشتر حیسابان بۆ خۆمان کردبوو. جا منافق گەرجۆی لەوە بوو یەکێک لە موسڵمانان تووشی بەڵایەک بووە ئەوە بڵاوی دەکاتەوە خۆی وا پیشان دەدات کە پێی ناخۆشە و پێی بە ئازارە بەهادنی ئەم بەڵایە، بەڵام لە دڵدا پێی خۆشە و ئەگەر موسڵمانێک تووشی خۆشی و شادیەک بوو بەمە تووڕە و دڵگران و دڵتوند و خەمبار دەبێ. نیشانەی 28م زمانلووسی و زۆروەڕی. قسە قەڵەوی و بێمانە و قسەکردن بە لوودبەرزی و بەداعیەوە سیفەتی منافقانە. منافقان هەردەم پێیان خۆشە لەسەرەوەی خەڵق قسە بکەن، قسەی وا دەکەن کە خەڵک پێیان هەڵخەڵەتێ. خوای گەورە لە سوورەتی المنافقون لە ئاەتی 4دا دەفەرمێ وَإِن يَقُولُوا تَسْمَعْ لِقَوْلِهِمْ كَأَنَّهُمْ خُشُبٌ مُّسَنَّدَةٌ. واتە کاتێک دێنە قسەکردن ئەوەندە دەمباز و قسەزانن تۆ گوێیان بۆ دەگریت. هەروەها پێیان وایە کە ئەوان لە خەڵکی دیکە تێگەیشتووترن و عاقڵترن کە لە ڕاستیدا خۆیان وانین. نیشانەی 29م شەرمکردن لە خەڵک و لە خوا شەرم نەکردن. ئەم نیشانەیە گرنگترین نیشانەیە بە جیاکردنەوەی منافق لە ئیمانداران کە لە بەردەم چاوی خەڵک گونەه ناکە، بەڵام کە خەڵک دیار نەبوو ئەوە خراپە و گونەه دەکا و خوای گەورە بە کەمترین کەس دادەنێ. خوای گەورە لە سوورەتی النیساء لە ئاەتی 118 دەفەرمێ يستخفون من الناس ولا يستخفون من الله. واتە خۆیان لە خەڵک دەشارنەوە لە ترسی ئەوەی نەبادا کردەوە خراپەکانیان بزانن، بەڵام ئەوان شەرم لە خوا ناکەن لە کاتێکدا خوا بەزانستی خۆی لەگەڵیاندایە. بەڵام بڕوادار خوای خۆی بە چاودێر دادەنێ لەسەر نەفس و دەرونی خۆی و لە نهێنی و ئاشکرادا. نیشانەی 30م ئەگەر لەگەڵ یەکێک ناکۆچی و کێشە کەوتە نێوانیانەوە زیادە ڕۆی دەکات لە گوتنی قسەی ناشرین پێی، هەموو شتێکی خراپەی لەگەڵ بەکار دەهێنێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ وئیذا خاصم فەجر، واتە کە دژایەتی یەکێکی کرد خراپەی زۆری بەرامبەر دەکات و لە ڕاددە بە دەرقسەی ناشرین و قێزەونی پێدەڵێ. ئەم فەرمودەیە لە صحیحیندا هاتووە ئەهلی عیلم گوتویانە هەر کەسەی لەگەڵ مسلمانێک دژایەتی پەیدا کرد ناڵێن لەگەڵ کافر، چونکە دژایەتی کافران بابەتی چترە. پاشان بەو شێوەی کە لەسەرەوە باسکرا ڕەفتاری کرد ئەوە خوای گەورە شایەتە لەسەر دڵی ئەو کەسە کە منافقە. لە خوای گەورە داواکارین لەم دەرد و نەخۆشە بمان پارێزێ و ئاگادار بین لەم نیشانانە. خوێنەری بەڕێز ئەم کتێبە بە کۆتا هات. بسم الله الرحمن الرحیم. کتێبخانەی دەنجی ڕۆشنایی، بەرنامەی کاری تۆمارکردنی کتێب لە کتێبخانەی دەنجی ڕۆشنایی لە داهاتوودا بە پشتیوانی پەروەردگار. کتێبخانەی دەنجی ڕۆشنایی لە داهاتوودا دەست دەکات بە تۆمارکردنی کتێبەکانی لەم بوارانەدا. بواری فکری کە تێیدا ململانەی فکری و چەمکەکانی فکر و هەڵسەنگاندنی فکری و بنچینە و بنەماکانی فکر و بەرهەم و بەرووبوومەکانی فکری ڕاستەقینە دەوروژێنێت. بواری پزیشکی کە لە پزیشک و پزیشکایەتی لە ئیسلام و پرسیار و وەرامی پزیشکی و چارەسەری لاشە و خۆپاراستن و فریاگوزاری سەرەتایی و لە چەندان بابەتی تر پێک هاتوون. بواری مێژووی ئەمەش کۆمەڵێک بابەتی گرنگی وەک مێژووی ئیسلامی و ئەوڕۆپی و مێژووی سەراتاکان و کۆنەکان و مێژووی گۆڕانکاریەکان و ڕووداوە گرنگەکان و ڕاستکردنەوەی کۆمەڵێک هەڵە و گومانی مێژووی و شارستانی وڵاتان و چەندان بەرهەمی تر. بواری ژیاننامە ژیاننامەی کەڵا پیاوانی مێژوو ئەوانەی کە ڕێڕەوی مێژویان گۆڕی و ئەوانە وەرچەرخانی گرنگ لە ژیانیان ڕووی داوە و ئەوانشی کە بوونەتە هۆی زیندووکردنەوە و نوێکردنەوەی ئوممە و چەندان پاڵەوانی تری کۆن و نوێ. بواری زانستی کە ئەویش پێک دێ لە کۆمەڵێک بوار و تێژینەوەی ڕاست و دروست و باوەڕ پێکراو لە سەرجەم بوارە زانستیەکان وەک کیمیایی و فیزیایی و زیندەوەرزانی و چەندان بابەتی تر. بواری شارستانی کە باس لە شارستانی کۆن و نوێ دەکات و
بەرهەم و بەروبووم و داهێنانەکانی شارستانیەتی ئیسلامی و گرنگی و گواستنەوەیان دەکەین لە گشت بوارەکاندا. بواری دەرونی کە بەدواداچوون بۆ نەخۆشیە دەرونیەکان و پێناساندنی بەشەکانی دەروونزانی و هاوتا لەگەڵ قورئان و فەرموودە و بەیەکەوە گرێدانیان و دیاریکردنی چارەسەریشیان. بواری ڕۆمان و بەسەرهات و چیرۆ کە ئەمەش هەڵیان دەبژێرین کە لە ڕاستترین و باشترین ڕوودا و سەرچاوەیان گرتبێ دوور لە هەموو خەیاڵ و ئەفسانە و بابەتە ناڕاستیەکان. بواری زانیاری سەردەم لێکۆڵینەوە لە بابەتە سەردەمیەکان و باسی پێشکەوتن و تەکنەلۆژیا و ئامێرەکان و گۆڕانکاریە زانستیەکان و کۆمەڵێک بابەتی دانسقەی تر. بواری پەروەردەیی کە ئەمەش سەرجەم ئادابە کۆمەڵاتیەکان و پەروەردەکردنی کۆمەڵگە و پەروەردەکردنی منداڵان و پەروەردەکردنی گەنجان و پەروەردەکردنی ئافرەتان و ئامۆژگاری و بیرخستنەوە و ڕێنیشاندان و دەستگیری و ڕاستکردنەوە لە هەڵە و هاندان لەسەر چاکە و جوان مامەڵەکردن لەگەڵ دایک و باوک و دراوسێ و دەوروبەر و هەموو خەڵکی و چەندان بابەتی تر. بواری ئیمانی و بیر و باوەڕی وەکو بابەتەکانی یەکخواپەرستی و ئیعجازی زانستی و وەرامی گومانەکان و باسێکی کورتی هەموو ئاینە ئاسمانیەکان و پێناسەی سەرجەم تاقمەکان و بابەتەکانی شادکردنی ڕۆح و لە خزمەت قورئان و فەرموودە و نیشاندانی ڕێڕاست و دۆزینەوەی کۆمەڵێک حیکمەت. بواری هەمەجۆر کە ئەمەش لە کۆمەڵێک بابەتی دیبەیت و گفتوگۆ و فەلسەفە و کۆمەڵناسی و جوگرافی و ئافرەتان و ئابووری و پلە و پایەیان و ڕاستی زانستی و ڕاستکردنەوەی کۆمەڵێک هەڵە و بابەتی جیهانی ئاژەڵ و ڕووەک و ناودەریا و زەریاکان و چەندان بابەت و بواری تر لە خۆ دەگرێ. بواری ئافرەتان ئەم بوارەش تایبەتە بە ئافرەتان کاروباریان و ئەرکەکانیان لە ئیسلامدا و ئەرک و مافەکانیان لە کۆمەڵگەدا جێپەنجیان لە مێژوودا و گرنگی و ڕۆڵیان لە هەڵگرتنی پەیامی ئیسلامدا و پاراستنی مافەکانیان و دیاریکردنی ئەرکەکانیان و لادانی گومانەکان لە سەریاندا و گەڕانەوەی ڕێز و شکۆ بۆیان. تێبینی ئەم بابەت و بوارانە سەرجەمیان لە سەرچاوە ڕاستیەکان و بەو پەڕی بەرپرسیارەتیەوە لە چوارچێوێکی ڕاستی و لە باگراوەندێکی ئیسلامیدا هەڵدەبژێرین ئینشاء الله. لەگەڵ کتێبخانەی دەنجی ڕۆشنایی بەردەوام دەبن لەگەڵ تازەگەری و نوێگەری و پێشکەوتن و شارەزابوون لە سەرجەم بوارەکانی خوێندنەوە و گەیشتن بەڕاستی و بەردەوامبوون لەسەر ڕێگەی ڕاست و دنیاش بە فراوانی خۆی دەبینی و پێش و پاشی خۆت دەزانی و تای تەرازووی چاکەکانیشت قورس دەکەی و تەرازوێکی ژیریت بۆ دروست دەبێ. کتێبخانەی دەنجی و ڕۆشنایی یەکەمین کتێبخانەی دەنجی ئیسلامی بە زمانی شیرینی کوردی.